ڕەنگە زۆر بەمان ئەو حاڵەتەمان بەسەر هاتبێ کە بەدوای مۆبایلەکەمان ناگەڕین بەڵام مۆبایلەکە بەدەستمانەوەیە. ئێمە ڕۆژانە بەرکەوتەمانە بێ لەگەڵ کۆمەڵێک ڕووداوە لەگەڵ کۆمەڵێک زانیاریدا کە زۆربەی کات هەندێک لەو زانیاریانەمان بیرەچێتەوە هەندێکی کەمیمان لەبیر ئەمێنێ بەڵام لە هەندێک کەسدا دەبینی گرفتێکی زۆر دیارە کێشی بۆ دروست کردووە و ئەمە زۆر ئەبینرێتیایە و لەگەڵ سەردەمی زانیاریەکاندا دەبینین ئێستا ئێمە بەرکەوتێکی زۆرمان هەیە لەگەڵ لێشاوی زانیاریە بەڵام کەمێک لەو زانیاریانەمان لەلا ئەمێنێتەوە ئەتوانین سوودی لێ ببینەوە بە تایبەتی بۆ کەسانی کە لایەنی ئەکادمی خوێندندا دەخوێنن ڕەنگە هەر زۆر گرفتێکی گەورەیان بۆ دروست بێ لەوەی کە لە تاقیکردنەوە نەتوان بە شازێکی دروست جواب بنەوە. جا ئەمە بۆ کۆی ژیان بۆ کۆی چین و توێژەکان و تەمەنە جیاوازەکان گرنگە کە زانیاریەکان سوود لێ ببینین و تووشی لە بیرچوونەوە نەبین و ئەگەر تووشی لە بیرچوونەوەش بووین بزانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین ئایا دەکرێت هەموو لە بیرچوونەوەیەک وەکو نەخۆشی هەژمار بکرێت یان ئەو تا لە بیرچوونەوەش ئاساییە و ڕەنگە هەمومان کەم تا زۆر تووشی جۆرێک لە بیرچوونەوە بین. کۆمەڵێک بابەتی زانستی گرنگ لەم تەوەرە ڕوون دەکەینەوە بە دیاریکرایش باسەوە دەکەین کە هۆکاری لە بیرچوونەوە چیە و بۆچی دەوترێت ئێستا لەناو چینی تازە پێگەیشتواندا زۆرە و تەنها لە بەتەمەنەکانە نییە کە زۆر جار تووشی زەهایمەر و جۆرێک لەو حاڵەت و نەخۆشیانە بن. باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر دیار نەجیب عەبدولکەریم مدەریس پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمار. کاکتۆر بەخێر بێی سپاس ئامادەبوونت لەگەڵ کاکتۆر من پێم باشە بۆ پرسیارە دەست پێ بکەین پرۆسسکردنی زانیاری چۆنە لە مێشکە دواتر بینە سەر لە بیرچوونەوە بۆی بزانین بیرچوونەوە چۆن ڕۆیە ئەکرێ ئەمە بابەتێکی کۆکوێڵە پیور زانستیە ئەم یعنی زانیاریانە لە ڕێگەی تۆ هەستەوەرەکانتەوە وەریەگری دەکەمەکە 5 هەستەوەرمان هەیە لە ڕێگەی ئەوە داتا داخل بە کۆمپیوتەرە گەورەکە ئەبێ هەر یعنی بەشێکی مێشک تایبەتمەندە بە وەرگرتنی بەشێک لە هەستەوەریەکان بۆ نمونە بینین لە پشتی سەرەوەی مێشکە بۆنکردن لە پێشی سەرەوەی مێشکە مەسەلەن هەیە قسەکردن و تێگەیشتنی قسە کە لە لای چەپی مێشکە لە کۆرتێکسی مێشکایە ئەمانە داتان و داخل ئەکرێ بە مێشک کە لە سەرەتا بە شێوەی تەزووی کارەبایی داخلەکرێ لە مێشکە وسا بە هەمان شێوەش ڕنگدانەوەکە بەڕێگەی تەزوونێ کارەبایەکرێ ئەوەی کە تەحدیدیەکە ئەم یعنی داتانە لە ناو خانەکانی مێشکات هەڵەگیرێ بە شێوەی پرۆتینێک کە پێوترێنە نێلسن بەدی پرۆتینێکە کە لە ناو خانەکانی مێشکا دروسە بێ دەرکەوتووە طبعاً لە دوای مردن کە شیکاری بۆ مێشکی ئەو کەسانە ئەکەن یعنی کە بەزیرەکی بە ناوبانگن و داهێنانی گەوریان کرێت دەرکەوتووە کە ڕێژەی ئەو ئەنی پرۆتینە لە خانەکانی مێشکیانە زیاترە لە چاو کەسێکی ئاسایە کە هەموومانێت هەمانە بەڵام لەوانەیە ڕێژەکە فەرقێکی نێت هەبێ کاتەوە چێتەوە سەر بۆ ماوەیش ینی هەیە ئەڵە بە عایلەی زیرەکە بێگومان زیرەکی بۆ ماوەیە بێگومان من عنی ناڵم زیرەکی کەوەکوی کە ئێمە لی تێ ئەگەین زیرەکی بەڵام ینی بێگومان زیرەکی بۆ ماوەی و بێگومان ئەگەر تۆزێکش لە مۆزوعەکە دەرچین شتێکی پێوترێ زاکرەی شعوب پێوترێ میمۆری گەلان بۆ نمونە ئێمە لە هەموو وڵاتە شەرقیەکانە لەبەرەوەی کە زۆربەی زۆری ژیانمان هەمووی لەگەڵ خەفەت و ناخۆشیە بەڕێ کردووە کللتوری ئێمە و کللتوری بڵێن عنی نەدهێنە دراوسەکانمان هەمووی پڕە لە خەفەت مەقام و مەوال و جلی ڕەش و یعنی مەز بەشێکە لە زاکرەی شعوب وسا بە پێچەوانەی ئەوە لەو وڵاتانەی کە بڵێنێ ئاشتیتیانە بۆ ماوەیەکی زۆر سەقامگیرە تەمان کە بە باسێکن لە ئاشتی سەقامگیری نەک 1 ساڵ و 2 ساڵ شەڕ و ساڵی ئاشتی و 2 ساڵ شەڕ بۆ ماوەیەکی زۆر کە ئاشتیتیانە سەقامگیرە کللتورێکی دەستە جەمعی دروسە بێ تەنانەت دیانسا زانست وا بیرەکاتەوە لەکەوەی کەمە پێڵێن غەریزەی مانەوە غەریزەی دایکاتی بەشێکە لەو زاکرەی کە لەگەڵ تۆوە ئەمێنێتەوە بەشێکە لەو زاکرەی کە هەڵەگیرێ لەگەڵ تا بەشێکە لەو پرۆتینە من ینی کە سەرتا باسم کرد کە نیلسن بەدی پرۆتینێکە هەموو ینی پرۆتینێک لە جەستەی قابلیەتی چوون بۆنەوەکانی هەیە بە تاقی تەنیا موادین پرۆتینی نەقڵە بێ ئەگوازرێتەوە بۆنەوەکان بەو پێ زاکرە شێکێکە لەوانەی کە ئەکرێ بگوازرێتەوە ئێمە سا بەعزە کاتێک کە مەسەلەن تۆ کە ڕفلێکست هەیە ئاساکەمە پێڵن ڕفلێکس تۆ کە بە تەنیشتی ئاگرەوەدا ئەنیشی تو یەکسەر لی دوورەکەویتەوە دەبێ ئەوەی کە شتێکی
بڵێن یعنی هەر خۆت بەمەبەست بیکەی بە خۆڕسکانە ئەیکی ئێمە یەکێکینە لە لێکدانەوەکانی باپیرە کۆنەکانمان دوور کەوتنەوە لە ئاگر ترساون لە ئاگر یعنی مە جۆرە کە خەز نەبێت لە مێشکتا کەبێتەوە دوورکەوتەوە لە ئاگر لەبەر ینی ئەوە لەبەرەوە زانیاری کە داخڵە بێ بە مێشک بە کۆمەڵێک پرۆسەی معقەدە ئەڕۆ ئەمەش ئەکرێت کە ئەگەر لە دوایە باسیشمان کرد چۆن نەکرێت زاکرێت بە باشی بهێڵیتەوە لە ڕێگەی ئەوەی ئەو یعنی داتانە دەستنیشان بکەی کە ئەشێ وەری بگری بۆ نمونە چونکە خۆی تۆ کە داتا دووەرگرت کە توانیت لە مێشکتا پرۆسەیەکی باشی پێکی بۆ نمونە ئەگەر تۆ بە خەواڵووی یەکێ قسەت لەگەڵا بکە بێگومان نازانی وتوێتی چی بێگومان نازانی وتوێتی چی بۆ نمونە ئەگەر یەکێک چاوی نەبێ بڵسان لە هەستەوەری بینین لە هەستەوەری بیستن بێبەش بێ هەستەوەرێکی تری بەهێزە بێت کە دەوری ئەو هەستەوەرە ئەبینێ کامەوە ئاکا لە مێشک کە دیاری بکە کە ئەو داتانە بە چ ڕێگەیەک وەرەگرێ یعنی ئەگەر تۆ سەرچاوەیەکت نەبێ بە سەرچاوەیەکی تر و لەهینەکە داتاکە وەرەگرێت و لە مێشکا بە شێوەی ئەو ینی پرۆتینەی خەز نەکات و ئیتر لە دوای کۆمەڵە پرۆسەی تری کەش کاک زۆر حتمما کۆمەڵێک هۆکار هەن ینی بۆ لە بیرچوون دیاتین و هۆکارانە چین کە بێتە مایەوەی کە شتمان لە بیر بچێتەوە یادگەمان زایی بێ دەکرێت بکەین بە دوو بەشی سەرەکی بەشێکی ژێرخانی یادگات لە دەستاوە ژێرخانی یادگات بۆ نمونە تۆ کە بە تەمەنە ئەچی بێگومان مێشکی شەر وەکو چاو وەکو پێست وەکو دەست تووشی پوکانە و لاوازبوون ئەبێ دەکەواتەمە تۆ گەنجینەکەی کە یادگایتیا هەڵەگری بەرەو بچوک بوونەوە بەرەو لاوازبوونەڕوە طبیعیە ئەمە تۆ لە تەمەنێکا یادگات زەعیف بێ بۆ نمونە یعنی من کە باسەکەم لە پێک هاتەکە بۆ نمونە تۆ هەر جۆرە نەخۆشیکی جەستەیتە بێ لە بەرەوەی مێشک خۆراک و وزە لە جەستە وەرەگرێ و ڕاستە خۆشنێ کاریگەری جەستە لەسەری هەیە لەبەرەوە کە جەستە نەخۆش بێ کە بە شێوەیەکی گونجا و ئەو یعنی مێشکە لە ڕووی پێکهاتەیەوە ڕانەگرێ ئاسایە تۆ یادگات زەعیف بێ کەسێکی برسی بە تەکید یادگای لاوازە بێ کەسێک کە خواردنێکی تەندروست نەخوا بە تەکید یادگای لاوازە بێ کەسێک بۆ نمونە کە زەبرێک بەرمێشکی بکەوێ کەسێک تووشی چەندین نۆرەی مێشک ببێ مەسەلەن بۆ نمونە بێگومان یادگای لاوازە بێ ئەمە لە ڕوونی پێکهاتەی مێشکەوە کاموو زەرێک لە خودی پێکهاتەی مێشک گەنجینەکەیە لاوازە بێ لە ڕوویەکیکەوە لەوەکوی کە باسم کرد داتاکانی کەوەری ئەگری بۆ نمونە لێرە کۆمەڵێکنی قسە ئەکەین کۆمەڵێکنی قسە سەرنجی تۆ ڕاکێشەوەی کۆمەڵ قسە سەرنجی تۆ ڕاناکێشێ ئەوانەی کە سەرنجت ڕاکێشێ بێگومان لە یادگاتە ئەمێنێتەوە لە بەڵامی کە سەرنجت ڕاناکێشێ بێگومان لە یادگاتە نامێنێتەوە هەریعنی بۆیە لە پۆلە هەمومان کە تەلەبە بووین مامۆستا کە یەکێک لە قوتابیەکان کە خەیاڵی ڕۆژ پێی وەرەوە پۆل خۆی کە خەیاڵی ڕۆیشت و کە ئاگای لە دەرسەکە نەما بێگومان نازانێ مامۆستا وتێتی چی بێگومان کاریگەری لە یادگایە بێ بۆی عنس لێرەوە من ینی بە هەموو دایک و باوکێ کەڵمێ کامە ئێمە ڕۆژانە وەکو نەخۆشیێنە لامان کەس نییە ئەوەی کە خۆمان پێڵێن لە خوێندنا دواکەوتوو بێت و تەمەڵ بێ شتیوان نیە پێکاتی مێشکمان هەمومانەی وەکو یەک وایە دەکرێت من پلێک لە تۆ نزمتر بوو دەکرێت تۆ پلێک لە من بەرزتربی بەڵام لە کۆتایە هەمومانێ هاوشێوە یەکین لەبەرەوە دەکرێت ئەو کەسەی کە مناڵەکەی هەستەکە لە خوێندن دواکەوتوو لە خوێندن دواکێ و سەرڕای سعی کردن جیاوازە لەوەی مناڵک حەزی لە خوێندن نییە سعی ناکە بێگومان لە دەرس و دەور دواکەوێ بۆ نمونە مناڵک لە هەفتەیەکە دوو ڕۆژە چێتەوە بۆ یعنی قوتابخانە بە تاکید دواکەوێ بەڵام ئەگەر مناڵەکە سعی بکات و حەزیشی لە مەکتەب بێت و لە پۆلیشا بێت و بڵێ من ناتوانم لەگەڵ دەرس و دەورەکانمان بڕۆم بێگومانە بێ بە دوواداچوونی بۆکی لەبەرەوە پێکاتەی مێشکمان هەرمونەی وەکو یەک وایە لەبەرەوە کە مناڵە کە پێکاتی مێشکی باش بوو لەو کاتە کە یادگای لاواز بوو ئەو کاتە ئەکرێ بە دوواداچوونی بکەی بزانی بۆچی ئەم زانیاریانە ناچێتە ناو ئەم زانیارانە بۆچی لە مێشکانێ هەڵ ناگیرێ بۆ نمونە لەبەر ئەوە ینی بە شێوەیەکی گشتی خەلەلەکانی کە لە خودی پێکاتی مێشکایە دەبێتەوەی و کە یادگات لاواز بێ وسا شێوازی وەرگرتنی زانیاریەکەش وە ئاکاکە
زانیارێک بەلاتەوە گرنگ نەبێ بێگومان نایەتەوە بیرت بێگومان نایەتەوە بیرت. باشە کاکتۆر کاتێک کەسێک ئەڵە تووشی لە بیرچوونەوە بووم یان ئەو کەسێک کە ئێمەوە هەستەکەین تووشی لە بیرچوونەوە بوو ئەو نیشانە سوورانە چین کە جیا کاتۆ لە بیرچوونەوەیکی ئاسایی چونکە ئەمە مرۆڤ هەر ئاسایی ڕۆژانە زۆر شتمان بیرەچێتەوە بەڵام کاتێک کەسێک ئەبێ بە نیشانێکی سوور و ئەبێ بە نەخۆشیتیایە ئەمە چۆنە؟ ئەس جەنابەت خۆت کە پرسیارکە کرد وەڵامەکەشی تیا بوو. ئەو کەسی کە خۆی بێتەلامان کە بڵێ من زاکرم زعیفە یانۆ معنای ئەوەی زاکرەی باشە ئەزانێ ئەو زانیاری ئەزانێ ئەشزانێ کە لە بیری چۆتەوە یاس معنایەوە زاکرەی خۆی باشە ئێمەوەی کە یەکەین بە قیاس بۆی کە ئەو لە بیرچوونەوەی بە نەخۆشی دابنین لەوەی کە کەسەکە خۆی ڕای بەرامبەر بە مەسەلەکان چییە. من ئەگەر خۆم بە جەنابەت بڵم بەخوا من هەستەکەم زاکرم لاواز بوو کەواتە من نەزانم کە زانیارێکم ئەزانم منە بێ ئەو زانیارش بزانم و ئەشزانم کە ئەو زانیارم لە بیر چۆت و بە دواشیان ئەگەرم بە شێوەیەک لە شێوەکان زانیارەکە وەرەگرمەوە. بەڵام سەر لە کاتێکا بێ بە نەخۆشی کاتێک کە سوکاری نەخۆشەکە ئێنن تۆ ینی بە نەخۆشکاڵی وەزع چۆنە دەنگ و باسی چۆن ئەڵێ من زۆر باشم عیبم نییە خۆی هیچ هەست ناکە خۆی ینی هەست بە شتێک ناکە بەڵام ینی کە سوکارەکەی ئەڵێن دکتۆر هەستەکەین کە لە بیرچوونەوەی هەیە هەستەکەین شتەکان ناخاتەوە جێگی خۆی ئەو شتانەی کە جاران ئاشنا بوو پێی ئێستا ئاشنانێ پێ ئەو ینی هەڵس و کەوت و کردارانی کە ئێستا ئەیکا جیاوازە لەوەی کە جارانی کرد هەستەکەینێ گۆڕانکاریکی تیا دەرکەوتووە هەستەکەین کە ئەو ینی کەسی جارانێ بەڵام تر کە پرسیارەکەی لە خۆی خۆڵە من کێشەم نێ چونکە خۆی نازانێ کابێ ئەو شتە بزانێ ناشزانێ ئێستا ئەو شتە نازانێ لەبەرەوە نەزانینەکە ئەگەر خۆی کە سوکارەکەیان هێنای ئێمە بە هەند وەریەگرین بەڵام ئەگەر نەخۆشەکە خۆی هات کە ئەمە ڕۆژانە زۆرێتە لامان دکتۆر من لە بیرچوونەوەمە و دکتۆر من هەستەکەم شتەکانم بۆ نایەتەوە بیر و چی ئەمانە تا ڕادێک ئەکرێ نەخۆشی نەبێ یعنی ها بەشە زۆرەکەی نەخۆشی نییە ئەو کاتی عنیمە چۆن یعنی مەسەلەکە بۆ ئەو کەسە ڕوونەکەینەوە ئەگەر تۆ لە بیرچوونەوەکانە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەت هەبێ پێویستەکە بە دووادا چون بکەیت. طبعا هەر بۆ نمونە باسی کەم یاسا کە باسکەین لە ئەڵزایمەر یەکسەر لە شەو ڕۆژێکا ڕوونایە طبعا ئەمە دەرەجاتی هەیە ساڵ بە ساڵ زیاکە تر خۆی لەوانێ پلێک بۆ پلێک بە ساڵێک ببڕێ لەوانێ پلێک بۆ پلێک بە 5 ساڵ ببڕێ پشتە بەسێ بە کۆمەڵە فاکتەری زۆر تەنانندێکێک لە کتێبەکان ناوان وسراو لەو کەسانی کە تووشی زایمەرە بن لە سەرەتای دەرکەوتنی نەخۆشیەکانە کە هێشتا وشیاریان باشە کە ئەزانن ئیتر وشیاریان بەرە و لاوازی ئەڕوا یادگایان بەرە و لاوازی ئەڕوا لە کتێب ئاوان وسراون هەندێک کات لەوانێ پەناش بەر نەبەر خۆ کوشتن بۆ ئەوەی کە بۆ سا کە نەگەنە ڕاستە بە تایبەتی لەو کەسانەی کە مێشک لە ژیانی ڕۆژانیانە ڕۆڵێکی باڵای هەیە ئەو کەسانی کە ئیش و کاری ڕۆژانیان پشت بە مێشکە بەسێ پشت بە هێزی مێشکە بەسێ نەک بە هێزی جەستە لەبەرەوە کاتێک کە تێکچوونی زایکتت کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەت هەبوو هەستت کرد وەکو جاران ژیانی ڕۆژانەت بە شێوەیەکی گونجاو ناڕوە دەکرێت یەکەم جار لە خۆتەوە دەست پێ بکەی پرسیار لە خۆت بکەی بۆچی وان بۆ وانیم گەیشتیتە دەرەنجام و چارەسەر کرد چارەسەر نەکرد دەکرێت کە زانیت کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەت هەیە بچیتە لای پزیشکێکی باشە کاکتۆر ئەمە وەکو نەخۆشی تروە ئەکرێت بە پشکنینێک یعنی دەرکەوێت کە ئەم کەسە گرفتی لە بیرچوونەوەی هەیە لە دەماغا جۆرێک لە پشکنینی بۆ بکرێیان ئەوە تا هەر بە نیشانەکانە ئەزانرێکە گرفتی ئێمە ینی ئەگەرنی خەلەل لە پێکاتی مێشکە هەبێ تیشکمانەی مێشکە بینی پوکانەوەی مێشک هەیە بچووبوونەوەی مێشک هەیە گەورەبوونی کیسەکانی ناوعن مێشک هەیە بۆ نمونە جگەلەوە دەکرێت لە ڕێگەی کۆمەڵێک فەحسی خوێنەوە بۆ نمونە لە ڕێگەی فەحسی خوێنەوە بزانی کە ئایا وەزیفەی مێشک تەواویانە لە ڕێگەی بڵێنێ پرۆتینەکان و ئەلبۆمین و لە ڕێگەی ڤیتامینات و ئاوانە تەنانەت ئەکرێ مەسەلەن لە ڕێگەی پشکنینی زۆرینە پێشکەوتووەوە دەکرێت کۆمەڵک نێ پرۆتین لە خانەکانی مێشکای کۆ ئەبنەوە کابێتە هۆی ئەوەی لە بیرچوونەوە دروست بکەن لەو کاتە لە ڕێگەی دۆزینەوەی ئەو یعنی پرۆتینە نەگونجانانە لە خوێنات ئەتوانی قەرار بێت کە ئەمە بەرە و لە بیرچوونەوە بەڵام یعنیسا بە شێوەیەکی گشتی لە بیرچوونەوە کلینیکەڵیە یعنی خۆی ئێمە لە ڕێگەی کۆنیشانەکانەوە بڕیارئێن حتاکو ئەوەی لە ڕێگەی نەپشکنینەکانەوە بڕیار بین یعنی خۆمان لە ژیانی ڕۆژانەمانە من زۆرم دیوە پوکانەوەی گەورەی لە مێشکە هەیە و
بەڵام ساژیانی ڕۆژانەی بە ئاسایی ئەڕۆ دوسا هەشە پوکانوی مێشکی نییە و تەواویشە و مێشکیشی بڵێنسا بە باشی لە تیشکەکانە دەرکێ بەڵام تر لە ژیانی ڕۆژانەیە دواکەوتووە. کاک دکتۆر سەرقاڵ بوونی لە ڕادە بەدەر یاخود زۆرمانەوە لەسەر کۆمپیوتەرێک ئامێرە ئەلکترۆنیەکان موبایلێکی زۆر بەکارێنان جاری وایە لە ناو جێگاکەیە بە دوو کاتژمێر موبایلی بەدەستێت تاوەکو خەویلەکە ئەمانە هەمووی کاریگەریانە بێت لەسەرەوەی کە ئەم کەسەشتی لەبیر بچێتەوە شتەکان وەکو پێویست لە مێشکی خەزم نەکات خۆی مە پێوتێت مڵتی فاکتۆریال فاکتەرەکان زۆر هەتاکو زانیاری زۆر وەرگری لەبیر دەچێتەوە یاز تۆ لە یەک بڕا لە یەک سەعاتە 100 زانیاری وەرگری بەتاکید 50 لەبیرەچێتەوە ئەمە سا بۆیە لە خوێندنە بۆ نمونە تۆ 12 ساڵ 18 ساڵ 20 ساڵ خوێنی دووبارەکردنەوەی زانیاریەکان هەیە بۆ نمونە مەسەلەن یاساگە سا باسکەین لە مۆبایل لە مۆبایل کێشەی ینی سەرەکی مۆبایل تیشکی ینی ڕووناکێکی تیکەیە لە چاوە کە خەوت لێ تێکەیە چکە خۆی هەتاکو دنیا ڕووناک بێ میلاتۆنین کەمتر دەرەدرێ میلاتۆنین سەرچاوی خەوین قوڵە لە مرۆڤ لێستا ئەڵێ باشترین وەرزش بۆ مێشک بریتە لە خەوتن باشترین وەرزش بۆ مێشک بریتە لە خەوتن هەتا خەوت باشتر بێ قابلەتی لەبیرچوونەوەت کەمتر ئەبێ هەتا خەوت لەبەرەوە بۆی نێری ئەبینین لە مناڵە لە سەرەتا مناڵێکی ساوە 18 ساعتە خەوێ بەڵامتر لە تەمەنە پیرەکانە ڕۆژی 4 ساعتیان مەسە چکەیتر مێشک قابلەتی وەرگرتنی نامێنێ لەبەرەوە خەو نابێ بە شتێکی گرنگ بووی خاڵێکی تر کە گرنگە لەو یعنی لێشاوی زانیاری کە هەتا لەو یعنی کە نیاری ئێمە لە سەردەمی لێشاوی زانیاریان ئەژین مەس بۆی کە زانیارەکە لە مێشکە ئەو زانیارەی کە ئەتەوێ بمێنێتەوە لە مێشکدا پێویستەکە ڕەبتیکەی بە کۆمەڵێک زانیاری ترەوە بۆ ئەوەی کە ڕێکی خەی لە مێشکدا بۆ نمونە منێت کە ئەمڕۆ مەوعیدێکم هەبێ دەکرێت بە دوو ڕووداویکەوە لە مێشکما خەزنی کەم بۆ ئەوی نییە کە بێتەوە بیرم خاڵێکی تر کە گرنگە بە تایبەت ئێمە بۆ بڵێن ینی بۆ فێربوون گرنگە ئەگەر تۆ بتەوێ شتێک کە فێری بی هەتاکو ڕێگاکانی وەرگرتنی داتاکەت زیاتر بێ داتاکە زیاتر لە مێشکار ئەمێنێتەوە بۆ نمونە یعنی ئەگەر دیقەت بن زۆربەی زۆری زانیاریەکانی کە لە مۆبایل وەرەگری بە ئاسانی لەبیر دەچێتەوە زۆربەی زۆری زانیاریەکانی کە لە مۆبایل وەرەگری بە ئاسانی لەبیر دەچێتەوە لەبەر تۆ تەنها بە چاو ئەی خوێنیتەوە تاوکو کتێب لە کتێبێکەوە وەریگری کە لە کتێبێکەوە وەرەگرت توانی بە چاوی خوێنیتەوە بە دەستی شەز بە کتێبەکەکەیت ئەگەر لە کاتی خوێندنەوەشە بڕۆیت پیاسە بکەی بۆ نمونە ئەو کاتە تۆ بە خوێندن و بە بینین و بە ڕۆیشتن لە هەمان زانیاری دووەرگرت خۆ ئەگەر لە دواییە کە کتێبەکەت خوێندەوە و کە دات خستەوە و لە وەرەقەیەکە سەرە قەڵەمە گرنگەکانە نووسی بۆ نمونە من راپۆرتێکە خوێنمەوە لە ئاخرا پرسیارەکەم لە خۆم من چی لەو راپۆرتە تێگەیشتوم ئەو کاتە ئەکرێت وەرەقە و قەڵەمێک بینی خاڵەکانی کە لە مێشکدا ماوە لە ئەو راپۆرتە ئاچیتەوە سەری بزانی چیت لەبیر چۆ چیت لەبیر نەچووە هەتاکو ڕێگاکانی وەرگرتنی هەمان زانیاری لە ڕێگەی بینین و بیستن و بۆن و تەنانەت زۆر کات خۆی بۆ لەبەرکردن کتێبەکەت لەبەر خۆت تەوتەوە دەمیشێتە سەری گوێچکەش ئەچێتە پاڵی هەتاکو ڕێگەی وەرگرتنی زانیاریەکان هەمان زانیاری بە چەند ڕێگەیەک داخلیکەی ماناوێت تۆ چەند بەشێکی مێشکت لە وەرگرتنی ئەو زانیاریە سەرقاڵەکەی ئەو زانیاریە بێگومان درەنگتر لەبیر دەچێتەوە بەڵام ئەگەر ئەوە نەبێ مۆبایلێک بێ هەواڵێکە یەکسەر بە سەریعی ئەڕۆی بەسەریە بێگومان بۆ ئەو لە حەزەی وەرێگری بەڵام نێت دڵنیا بە لە دوای ساعتێکی تر نامێنێ جەنجاڵبوونی مێشک بە قەیرانی دارایی نەبوونی موچە کێش و گرفتی خێزانی ینی زۆشتی دیکە بیرکردنەوە لەم جۆرەشتانە ئەبێتە مای ئەوەی کە وردە ئەو میمۆریە زەعیف بێ من یان بەش بە حاڵی خۆم کە ئەمە یعنی مە کە کاری خۆمە دەکەمە کە کاری خۆمە و تەشجیعی کەسیش ناکەم بیکە یعنی من ئەمە وەکو یعنی شتێکی شەخسی خۆم نەکردومە مرۆڤ بێ لەمیان شوێنانە کەوەکو دکتۆرێک جیاواز بێ کەوەکو کە ئەسکەوکو نییە مرۆڤێک ئاسا منە بێ کۆمەڵێک شتی زانستی بم
بەڵام لەوانی لە ژیانی ڕۆژانی خۆما ئیترە مە ژیانی شخصی خۆمە لێ بە شێوەیەکی دەکەم منەوەی کە خۆم لی کردومەوە کە ئاسوودە بووم لی فترێک لە فترەکانە لە فەیسبووکە هەموو یعنی پەیجەکانم لا برد هەواڵیەت موچە هات هەواڵێکی خۆش بۆ موچە خۆران هەواڵێکی ناخۆش بۆ موچە خۆران حکومەت یارم و بەغا ڕێکەوتن حکومەت یارم و بەغا ڕێک نەکەوتن سەرقاڵێکت بۆ دروستەکە جەنجاڵێکت بۆ دروستەکە بێمانا سەرقاڵتەکە بێ نرخ سەرقاڵتەکە بێ زانیاری سەرقاڵتەکە باشە بڕین و کوشتن و بڕین و مجرد لە پێناوی لایکێکە و لە پێناوی شتێکە مێشکی من مەشغوڵەکە ئەوە من لە سانە و ناتوان بڵم لە سانەوەی پەیجەکان یانووی کە ئێساش بێتە سەر مۆبایلەکەم پێیج هەواڵی موچە و ڕێکەوتین تا بێت ئەنفۆڵۆیەکەم لەبەرەوەی یەک کە نەئیشی منە ئوسا ڕووداوەکانیش کە ڕۆیان لە دەسەڵاتی منانیە ئوسان ئەشبێ بەمایی ناخۆشی تاقیشی کەرەوە خەون طبعاً کامەکە زانستێکی تایبەتە خەونی ڕنگدانەوەی ئەو زانیاریانەیە کە ڕۆژانە وەریەگری ئەو کەسێکی هیچ خەون نەبینێ ناتەندروستە ئەو کەسەشی کە خەون زۆر زۆرە بینێ ناتەندروستە لەبەرەوە تۆ خۆت دەتوانی بۆ خۆت بۆ ئەوەی کە بزانی دەروونت تا چەند ئارامە ئەتوانی لە ڕێگەی شیکنەوەی خەونەکانی خۆت بزانی تەندروستت ئارامە دەروونت ئارامەیانە هەموو شوێ تۆ خەوی ناخۆش ببینیت و هەدەموو شوێ ڕاشڵێکی لە خەو بەیانی هەڵەسی لە خەو جەستت داهێزراوە و تااقەتی قسەکردنەوە بە زۆر لە جێگە دەرتێنن ئێمە معنای ئەوەیە تۆ خەوێکی خراپ خەوتویت بێگومان ئەگەر بشتیتە ناو خەوەکەت خەوێکی ناخۆشت دیوە ئازانی خەوێکی ناخۆشە دینەوە بەڵام ناتوانانی بیگەڕیتەوە بە دیتێڵ ناتوانانی ئەو خەونە بیگەڕیتەوە بڵێ ئەو ئەزانی خەوێکی ناخۆشت دیوە بەڵام سا ناتوانێت بگرێتەوە یعنی منێ نیشانەیە کە خەونەکەت و خەوەکەت کە دووشتی گیان خەونەکەت و خەوەکەت ناتەندروستە اینجا تۆ ڕۆژانە ئەم هەموو پەیجە و ئەم هەموو ڕووداوی سەیارە و ئەم هەموو کوشتن و بڕینە و سووتان و ڕاستە خۆوەکو مرۆڤ گرنگە کە هاوخەمیت هەبێ بۆ مرۆڤەکانی تر بەڵام سا بەڕاستی ڕووداوێکی سیارە لە مەکسیک ڕوئەیە 25 کەستی ئایا ئەسووتێ من بۆچی لێرە بیزانم هۆکارێک لە هۆکارەکانی نەئارامبوونی خەڵک لە ئێستادا یەکە ئەمەنێت ئەکرێ بڵێ کە ئەمە نیشانێکی خراپە لە بەکارهێنانی مۆبایل و لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان کە هەموو جیانی کرۆ بە گوندێکی بچووک جارانی تر خەڵک زۆر نێ ئاسوودە بوو جارانی زووی خەڵک خۆی ینی بە دراوسەکەی قیاسە کرد یەکە هەمومان کە بێگومان کە من لە گەڕێکی ڕزگاری بژم هەموو دانیشتوانی سەگەڕێکی ڕزگاری نزیکن لە ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵاتی و ژیانی لە یەکەوە گەڕێکی بەختیاری بە هەمان شێوە گەڕێکی سەرکارێز بە هەمان شێوە نزیکن لە یەکەوە لەبەرو من زۆر مانوو نەبوو بەڵام سا من بە حکمی کە دنیا گوندێکی بچووکە من لە ڕزگاریم ژیانی خۆم بەراورد دەکەم بە یەکێ لە نیویۆرک بژی ئێمە دوو واقعی جیاوازە دوو بیئەی جیاوازە دوو ژینگەی جیاوازە دوو شێوازی بیرکردنەوەی جیاوازە لەبەرەوە هەتاکو بێگومان هەتاکو دووربی لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لە خراپ بەکارهێنان سوودی هەیە زانیاریەکت پێبەخشێ لە ماوەکی کەما کۆمەڵی ئەو زانیاری کە ئەتەوێ وەریگری ئەی بەخشێ پێت هەموو شتێک سوودی خۆی هەیە بەڵام خۆشی هەموو شتێک خراپ بەکارهێنانی هەیە و کە زۆریشت بەکارهێنا لەوە ئەچێ لەوە چێ دەرەنجامە خراپەکەی زیاتر بێت لە دەرەنجام باشەکەی دەمێسا بۆی پێی کە تۆڕی کۆمەڵاتی بەکارێنین براوبرا بە دەگمەن یەکترێ بینێ دراوسی هەر یەکتری ناناسن کاکتۆر کاتمان کەمماوە بەڵام هەندێک پرسیار هەیە گرنگە ئایا مێشکیش وەکو ماسوولەکانی تر ئەتوانی بەهێزی بکەی هەندێک ڕاهێنان هەیەیان هەندێک تەکنیک هەیە کە ئێمە لە ژیان ڕۆژانەمایانە بیگرینە بەر و لەگەڵیشیا ئەو ڕۆتینی کە هەمانە لە ڕووی خەو و خواردن و جوڵۆوانە کاریگەریە بێ بە هەمان شێوە خۆی عنی بۆ ڕێککردنی خەو خواردن ینیمە تۆ خۆراکی مێشکت حازرەکەی خواردنت ڕێک بێ بڕێک شەکری تیاابێ لەبەروی مێشک تەنها بە شەکری ئیشەکە گرنگە کە بڕێک شەکری تیاابێتە چ جۆرە شەکرێک بێ طبعاً تاکو شەکرەکە سروشتی و سادە بێ باشترە بڕێک شەکر بڕێک پرۆتین بڕێک چەوری لەبەروی مێشک یعنی یەکێکە لە چەورترین ئۆرگانەکانی جەستە ئاوێکی باش لەبەروی مێشک بڕێکی زۆر ئاویتیایە
جا خۆست مێشک خۆیان بۆ خۆی جیانێکنی تایبەتە جیاوازە لە جەستە سووری خوێنی خۆی هەیە و شەکری خۆی وەرەگرێ و پرۆتینی خۆی وەرەگرێ و چی خۆی وەرەگرێ و چی خۆی وەرگێ مێشک ینی هەر خۆی جیانێکی جیاوازترە لە جەستە مێشکی تۆ تەحکوم بەسەر جەستەتاکە جەستە تەحکوم بەسەر مێشکتان ناکە لە ڕووی ئەوەی کە چۆن وەرزش بە مێشک بکەین کە لەو ئەنمە خاڵێنی گرنگەکە بێ کۆک چۆن وەرزش بە ماسوولکاکەی ماسوولکرد گەورە ئەبێ دەکرێت لە ڕێگەی ڕاهێنانی مێشکیش بزانی کە چ جۆرە داتایەک وەرەگری بزانی کە چ جۆرە داتایەک وەرەگریت بۆی سام سەردەمینێ یعنی نێر هینە زانیاری تایبەتە پرۆفشناڵیتیە ناکرێت من لا مشتێک بزانم تەخەسوسە ناکرێت من دانیشم ساعاتێک لەسەر نیە کشت و کاڵ بخوێن لەبەرەوەی کاتەکەم لێ ئەوڕاو مێشکیش ناکە دەکرێت یعنیەوەی کە خەڵکە کرێبی کە لە ڕێگەی یاریەکانی کە بایەخ بە بیر ئەیە بۆ نمونە بۆ نمونە لە برەوەی کە لە بری یاریەکی تەقوتۆق بکەیت دەکرێت یاریکی مێشک بکەیت یاریەکانی مێشک ڕێکردنی ژمارەکان ڕێکردنی وشەکان دۆزینەوەی گرێکان بۆ نمونە تەنانەت ئێستا بە پێچەوانەی جارانەوە کە یان و مۆبایل بۆ زیرەکی مناڵ خراپە دەکەیان و مۆبایل بۆ زیرەکی مناڵ خراپە جا خۆسا گرنگە بزانین کە مۆبایل چەندێ بۆ زیرەکی باشە لەوە بۆ کۆمەڵاتی خراپە ئەو یعنی مناڵانی کە مۆبایل بەکارێنن زۆر زیرەکیان لە ئاستی کەسانێک کە مۆبایل بەکارنهێنن زیاترە تەنانەت یعنی گەر ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە تەکنۆلۆژیا بەکاربێنن وردەکاریەکانی ژیان بەکاربێنی بخوێنیتەوە خوێندنەوە فێربوونی زمان کە یعنی ئەمە وان نووسراوە فێربوونی هەر زمانێک 7 ساڵ تەمەنی مێشکت زیاکە لەبەرەوە فێربوونی زمان بە وەرزشێک بۆ مێشکت دانرێ یاریکردن بە ژمارەکان بە وشەکان دۆزینەوەی نهێنیەکان دۆزینەوەی گرێکان کۆمەڵێک پەزڵ هەیە ینی بڵێنێ ناچارتەکە کە بیرکەیتەوە لێکۆکو کە ئێستا باوەی بیرکەیتەوە لە دەرەوەی چوارچەوە بۆی کە بگەیتە دەرەنجام یاریە فکرەکان دامانە بۆی مێشک زۆر باشن دەکرێت لەو ڕێگەیەوە تەنانەت ڕێسا لە زۆربەی زۆری بنکە سەربازیەکانە لە وڵاتی پێشکەوتەکانە پێشەوەی کە سەرباز بجێتە جەنگ لە ڕێگەی یاریەوە ئەو جەنگی پێکرێت لە ڕێگەی یاریەوە مەترسیەکانی ئەخرێتە پێش و بۆی بزانن کە لە کاتی ڕوودانی مەترسیەکانە چۆن بتوانێت وەڵامی هەبێت زۆ بە کورتی لە بەهێزکردنی مێشک و زیرەکیە هەمیشە بەردەوام باز لە خواردنی گوێز دەکرێت لە زانستی ئەمە چۆن باسکراوە ممکنەشتی وە خواردنی گوێز کاریگەری بێ لەسەر مێشک خواردنی گوێزێکێکە لە خواردنە باشەکان چی عسب بە پێکاتەکەی چی عسب بە پێکاتەکەی کە هەم نییە پرۆتینێکی تایبەتی تایە یعنی کە یارمەتی مێشکە و هەم سال هەموو میوەکانە شەکریتیایە لەویشە خۆی بەشی خۆی شەکریتیایە و گرنگترین شش لە گوێزە ڕێکەڵەی مێشکە شکلی ڕێکەڵەی مێشکە لەبەرەوە یەکێک لە کاراسیانەکانی ئێمە کە بە کەسوکاری نەخۆشەکە بڵێن کە مێشکی لە ئاستێکی نۆرمەڵە یان خۆی یان خۆی پوچە پوکاوەتەوە ڕێککە لەسەر لاپتۆپەکە پیشانی ئەیەی مێشکی نییە ڕێکەڵی گوێزە ڕێکی عنی هێنە ڕوونیەکەمە بۆی داڵەمە گوێزەکە کاکڵەکەی باش نییە ئەو شەزانێت کە کاکڵەکەی خراپیەوە تا کاکڵەکەی پڕە و مێشکی باشە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر دیان نەجیب دوورکەریم بە ڕێزیخوا بە خێر بێسترە دووچامان پسپۆر لە خۆشەکانی مێشک و دەمان سپاس بۆ دەرفەتە سپاس دەکەین کاکتۆر سپاس بۆ زانیاریەکانت